باشە ئازیزان و خۆشەویستانی ئارام ئەحمەد کوڕەکەی حاجی عەلی لە پێنجێن تحملتان بێت تحملتان بێ هەموو شتێ باشە بێت بەس ئینسان تحملی هەبێت لەگەڵ یا بڕوا لەگەڵ بەسەکەیە شتەکان باشە بێت کاکە بەخێر بێن سەر چاوان بەخێر بێن تۆ زێوەچین تا بەڕێزان کۆبنەوە چینە ناو قسە باسەکان خۆشەویستانی من بەخێر بێن سەر چاوان ڕێز و حرمەت بۆ هەموو لایەکتان تۆزێکیش ئەمە ئاوا لێ بکەین تۆزێ تەرتیبات بێت باش هەموو شتێ باشە کوڕەکان هەموو شتێ ڕێک و پێکە وەساکە باش ئەفەرم کاگارم کورە بەخوا تۆ گوڵی بەخوا خاڵە گوڵیت ئەرەوەڵە بە کوێرایی چاوی ناحەزان و بەخۆشی چاوی دۆستان و خۆشەویستان و ئینسانە شەریفەکان ئەوە تا دەرمانەکەی پاپای ئەوەیە کاکە ئەرەوەڵە قوربانە بەخێر بن سەر چاو خۆشەویستانم بەخێر بێن یاخوا هەمووتان بەخێر بن سەر چاو ئەرەوەڵا بە هەموو پیا و ژنە محتەرەمەکان و بە هەموو گەجەر و گوجەرەکانیشەوە کورە عەزیزان ئەزانین چۆنە زۆر سێرەوە میدەتە زەلامەیە لە شەش لاوە بلۆکێکم کە چیا دێتەوە بۆ لام ئێکاگە خۆ عەرفە لە چەنی میتەوە چیەکەی بۆ لای من بلۆکە یەکەم دەرد دەکەم باگە کەچی هەر ڕاکەتەوە بنەکەی بۆ لای ئیلا بیژۆ لە ئارام ئەحمەد بوو یعنی ئەتەقێ بەڕاستی زۆر سێرە باوکم بەنامە زەلامەیە 10 ساڵیشە ڕەنگە 100 دانە ئەکاونت پێشم پێ گۆڕی بێ باشە هەر بلۆکێکانێکی کتێتەوە ئەتی بەبێ ئارام ئەحمەد ناژی ئیتر بۆچی جۆرم پێی کاکە ئەیلەوە اینجا یەکشی تری زۆر میمە خۆشەویستان ئێستا من نییە من مەجموعەیەک زەلام هەیە هەمیشە حەزەکە ئارام ئەحمەد قسە بکە چونکە بۆ لەبەرەوەی پارەم پێپەیاکەن پیاوی ئەو دەوڵەمەندی ئەو سەرمایه‌دارە هی یەکێتیە هی پارتیە هینی نازانم چییە باش نییە مەسەلەن مانگانە 200,000 بۆ جەندان بە ئارام ئەحمەد ئێگەر خۆ من نەبم تۆ ڕستە بڕێ کاکە ئەبێت تۆ دایما حەزکەی ئارام ئەحمەد وجودی هەبێ قسە بکە دژی یەکێتی دژی پارتی دژی ئەملا دژی ئەولا بووی تۆ بازاڕەکە گرم بێ ئەیکە من نەبێنم ئەیتە تۆ چی بکەی بەڵام نانتە بڕێ کەواتە بێ دایمە سوپاس بکەی ئەو چەچانەی ئارام ئەحمەد ماچکەی کە هەمیشە قسە باسم هەیە بۆ ئەوەی تۆش دوو دینار پەیاکەی بۆ خۆت بە خۆتبانە بە قورئان من لە هەموو لایەکەوە بۆ ئێوە قازانجم هەیە لە هەموو لایەکەوە ئێتە چیتان لێکەم لەوە جات ئەرەوە بەخوا چۆن هێڵم ئێوە بێکار و کاسبی من کاکە ئەوە بەڕاستانە حتا وەکو ئەوەی کەشکۆڵەها ئەوەی وەسا عەلی کاک موسەفا کەیتە هەر فێری دەهۆڵ ناوێ باتە ئەوە من پیرە بم وەختتان بۆکەم بۆی ئێوە بتوان دوو فلس پێیاکەن ئەرە بە قورئان خەمتان نەبێ قەت ناڵم بێ ڕسک بن ئەرەوەڵا پەلە مەگەن تەحملتان بێت بەڕاستی تەحمل باشترین شتە بۆ ئینسان ئەرەوەڵا کورە قاتی چی بابە قاتی من هەمیشە هەروایە کاک ئەوخوا دووسە قاتیکە بەڕێگەوەیە بە باش بیزانن بەخوا لە هەورامان و تەلەفۆن بۆ کەوای کاگەرم شاڵەکان من شاڵی هەورامانی ئەسڵ بۆ هێنم وتم کاکە پێویست ناکە ئەرەوەڵا بەخوا 4-5 قات بەڕێگاوەیە ئەرەوەڵا خەمتان نەبێ کاکیشە ئەرەوەڵا کاکە خۆشەویستم خۆشەویست خۆ بە زۆر نییە برا ئەرەوەڵا خۆشەویستم و تۆ ئەرەوەڵا خەڵک خۆشیەوم کاکە ئەی چۆن جارێ بەرلەوەی بڕۆمە ناو قسە و باسەکانەوە ئازیزان ئەمەوێ دوو سێ قسە لەسەر بەرەی گەلکەم بەرەی گەل ئەوەی کە لاهوری شەڕجەنگی هەمووتان نەزانن کە ئارام ئەحمەد لە 8 تەمووزە کە پێشە دژی لاهور و دژی ئەوانە بووم زۆرترین دیفاعم لە لاهوری شەڕجەنگی کرد چونکە بە زوڵم و ناحەقیم زانی کەچی بەداخەوە بە درێژایی 3 ساڵ و نیوی ڕابردوو ئەو لاهوری شەڕجەنگیە یادی بە خێرسڵاوی لەو ئارام ئەحمەد نەکردووە تا تەلەفۆنێکی نەکردووە قەی ناوتم ڕای خۆیەتی مشکلە نییە میمێ من وجدانم مرتەحین بووە ئەوەنێ مرتاح بووە ئەوەش کە ڕوویە یەکەم کەس بوو ئەم جارش کە هەر پشتیوانیم کرد لەو هەموو کوشت و بڕە دژایەتیم کرد و یەکێتی ئەوەی ناشێ بە یەکێتیم کرد لەسەر ئەوەی کە دەیان گەنجیان کوشت ئەلەم بابەتانم بە هەر حاڵ من بە هەموویەوە شانازی یەکەم چونکە بە قەناعەتی خۆم کردوومە کەس داوای لێ نەکردووم کەس تەکلیفی نەکردووە
هیچ کەسێک پێی نوتوم بە قەنەعەتی خۆم کردومە بەڕاستی ئاوایە بەڵام ئەوەی کە لێرەیە بۆ من جێگەی قسەی باسە ئەم بەرەی گەلە چکارن بەڕاستی من پاتێ بگەم زانم بەرەی گەل چکارەیە ئەم بەرەی گەلە لاهوری شێرجەنگیە وەکو چەند جار باسم بۆ درێژەی نایە هەمیشە ئەیانەیە کۆمەڵە کە دەدۆیانە بێت کە هیچ نەزانن لاهور وای لێ هاتووە دەیان کەس شەهید کراوە ئەو هەموو بێحورمەتیە بۆ خەڵکە کراوە ماڵتان ئاوە بێ ئەم بەرەی گەلە بەیاننامەیەکی دەرکردووە 4-5 جێڕە یەک قسەی نەکردووە خەڵک لە هەڵەبجەوە لە گەرمیانەوە لە شوێنەکانی ترەوە پەیوەندی بە ئارام مەحموود خەڵم کاکە وەڵڵا من بەرەی گەل هەر ناناسم بەخوا هەر نایزانم کاکە ڕابراتی چیە و چی نییە هیچی لێ نازانم ئەڵێ کاکە بۆشی نییە کاکە ئێوە ئەگەر بەرەی گەلن و ڕێکخراون و ئەوە تا لیستان هەیە ئەی زەحمەت نەبێ ئێوە بۆ شتێکتان نەکردو بۆ ڕابەرەکەتان کە گیراوە ها ئەرێ مزاهرەیەک ئەرێ ناڕەزایەتیەک ئەرێ 4 کۆنسڵخانە گەڕان ئەرێ سەردانێکی ئەمریکا ئەرێژی بەریتانیا ئەرێ کاکە ئەملاو ئەولایە ئەوە چین من تێناگەم بەڕاستی ئاخر لاهوری شێرجەنگی بۆیە وای لێ هاو ئێوە لە دەوروبەری لاهورا بوون کاکە بۆیە ئەوە حاڵەکەیەتی قەسەم بەخوا 4 ئینسانی دروست و واقعی لە پەنایە نەبووە ئەو لاهوری شێرجەنگیە ئەگەنا بۆ دەناچوو کاکەکە باش نییە بزانێکەوە بەرەی گەلە هیچ هەنگاوێکی ناوە نه هەر نازانیت چییە بەرەی گەل چییە بەڕاستی واجیان لێ بێنەوە هەربیستم ئەو قسەیە بکەم کە هەر بەڕاستی ئەم لاهور و پاڤڵ و قوباد و مەسرور و فڵانە فیسارەکان هەمیشە خەڵکی گەجەل و گوجەولات و لە دەری خۆیان کۆکەنەوە پیاوی باش و پیاوی محتەرەمیان ناوێت چونکە ئەزانن کە پیاوی ئاگا و عاقڵوانە ڕەنگە پتسن لەوەی کە جێگیان پێلێشکە باشە باوەست لەوە بین ئەوە هەر پێشەکیەک بوو بۆ ئەم بەرەی گەلە کە هیچ هەڵوێستێکی نەبووە لەسەر هیچ شتێک لە واقع اینجا ئازیزان ڕاستیەکەی من لێتان ناشارمەوە من زۆر بەزەیم بە نەیارەکانی خۆمایەتەوە باشە بەڕاستی بەزەیم پێیانایەتەوە بەتەواوی بەزەیم بە نەیارە گوناح و کۆڵەوارەکان مایەتەوە ئەوانە تەنانەت عەقڵی ئەوەیشیان نییە خۆشەویستانی من کە بزانن چێشمی سیاسی بە ئەخلاقەوە بکەن بۆیە ئەوەی لە باشوور ئەکرێ باوەڕتانە بێ سیاست نییە بەڵکو کەمین دانانە لغم دانانە شکاندنی کەرامەتی ئینسانە بێڕێزیە هەر ئەمەی شەوای کردووە بەناو ئۆپۆزۆسیۆن و بەناو دینیەکان و بەناو کوردایەتیەکان جگەل لەم فەرهەنگی شکاندن و فایل پێچانە و درۆکردنە مەجاڵێکیان نەهێشتۆتەوە بۆ ڕۆحی بەیەکەوە ژیان و بۆ مەسائلی هاوڵاتی بوون من نەمەوێت لێرەوە بە هەمووتان بڵێم ئازیزان کۆمەڵە شت هەیە بە هەڵا هاتۆتە ناو زمانی ئێمەوە ئێمە لە باشووری کوردستانە ئەسڵەن زۆنی زەو سەوز و زۆنی زەردمان نییە دینیمان نییە بێدینیمان نییە سەلەفیمان نییە ئیخوانیمان نییە ئۆپۆزۆسیۆن و چالاکەوانمان نییە ڕۆشنبیر و گوڵبژێر و نازانم هونەرمەند و ئەمانە هیچیمان نییە ئەزیزان هەموو ئەمانەوە بەیەکەوە ناویان دەسەڵاتە دەسەڵاتێکی خێڵەشی فاشست هەمووشیان بەیەکەوە شەڕی کۆمەلگا و خەڵکی کوردستان ئەکەن و تا سنوورێکی باشیش هەموو ئەمانە بەیەکەوە دژی خەڵک دژی کۆمەلگا گرەوەکەیان بردوتەوە و تاشی کورد و کۆمەلگای ئێمەیان وێران کردووە و بەڕاستی خستیانتە سەر وەکو ئەڵێن ساجی عەلی بۆیە ئێمە پێویستیمان بە یەک ئەلتەرناتیڤ هەیە لە بەرامبەر ئەم دەسەڵاتەیە واتە کۆی ئەمانە بۆیە خۆشەویستانی من فەرهەنگی جوێن و شکاندن بەرهەمی ئەقڵیەتی جەلالی و مەلاییە لە ساڵی 60ەکانەوە باشە ئەمە عەکس بۆتەوە بۆ ناو خەڵکیش چونکە لە باشوورە ناتوانێت دژی دەسەڵاتێکی دیکتاتۆر هەنگایەک بنێ چ لە منتیقەی سلێمانی چ لە منتیقەی هەولێر و بادنان و ئەم بابەتانە مەجبور لە سۆشیال میدیا بە جۆر و سوکایەتی و لاقتێ خۆی خاڵی ئەکاتەوە بەرامبەر بە یەکتر باشە وە لێرەیشەوە ملی ئەوان هەر قەویتر و قەویترە بێ جگە لە جوێن و سوکایەتی و مەلەت پێشانەوە هەر ڕۆژە بۆ نمونەشی و ئارام مەحمەد ڕۆژە ئەمانکرد بە پیاوی یەشێک ئەمەش تەبعەن هەوڵێکی زۆر زەبونانەیە زۆر بەتاڵە زۆر نەزۆکە ئەزانم هەدەفەکە بۆ بەدناوکردن شکاندن ئەلەم بابەتانەیە ئەگەر دیقەت بدەن خۆشەویستان لەم ساڵانی ڕابردووە هەتا ئێستا منیان کردووە بە پیاوی زۆر کەس بڕواتانە بێ ئازیزان لە کاتێکدا خۆم وەک ئەو ئارام ئەحمەدە ئابم قاتەوە کە ئەم شەو تەسەورەکەم ئەم شەو حەسب بم چونکە هەموو گیانم نیلی و ئەو شتانێ و کاکە حەمیش خۆتە زانێ ڕانکەیان شینە عەفوو تەسەورەکەم ئەم شەو بە مەسەلەی حسک و مسکوان لە ئارەیە هەبێ زۆر پاکترم چ ڕابردووم چ ئێستام چ داهاتووم لە هەموو ئەوانەی کە خەڵک دەڵێ وەڵا ئارام ئەحمەد ئەو پیاوی ئەو ئەلەم بابەتانەیە باش نییە ئەمە
ئەقڵەتێکی زۆر داماوانەیە. ئێستاش لەبەر ئەوەی کە لەم شەوانە وتم پارتی 200 ساڵ پێشێکێتێ لە خزمەتگوزاریە هەندێک نایانەوێ ئەم ڕاستیانە قبول بکەن چونکە شەڕێکەیە کە شەڕی جەلالی و مەلاییە لە شەڕەکانەوە شەڕێکی درۆینەیە لە واقعینە ئەم شەریکە دەسەڵاتن ئاوابەیەکەوە باش نییە دەشبینین کە سەرۆکەکانی خۆیان نەک لە بەردەم مەسعود و مەسرورە خۆشەویستان بۆ ئومێد خۆشناو ئەچەمێنەوە بۆی ئەتریقێنەوە ئەو ئومێد خۆشناوە کە چەند جار دەوتومە مێشتی کایتایە کابا باش بەزان ینی فڕی بە دنیاوە نییە بۆیە خۆشەویستان ئەمێ لێرە بە هەموو لایەکان بڵێم من وەکو ئارام ئەحمەد قەسەم بخوا ببمە پیاوی شەیتان باشە ئەکرێ دەست لەگەڵ شەیتانە تێکەڵاوکەم باوەش بە شەیتانە بکەم بەڵام دەست ناخەمە ناودەستی هەردوو کۆمپانیاکەی بنەماڵی باجانی وێکێتی ئەسڵەن هیچ کەسێ لەسەر ئەم گۆی زەویە لە دایکی خۆی نەگوتوتە خوارەوە کە ئارام ئەحمەد پیاوی بەڵاشکە هەمویان خۆم بە پیاوتە دەزانم اینجا ئەزان خۆشەویستان چی من نیگەرانەکە ئازیزانی من باسی هیچ کارێک ناکەم وەکۆی حکوومەت ئەوە ئەرکی سەرشانە کاری باشن وەک ئەوەی پێشتر لەسەر هەندێک جێگا باسم کردووە ئەوەی جێگەی داخە کەسێک لە پارتی وێکێتی بێت و بڵێ من ئەوە ئەەکەم و ئەمە ئەەکەم و فڵانە خوێندنووسەکەم و ئەوە ئەەکەم بۆیە لەم کاتە ئەبێ ئێمە لیان پرسین کە ئایا هەر بەڕاستی تۆ ئەم پارانە لە چۆ هێنا و ئەماناکەی بە نمونە دۆستەکەی نوخشە باشە یعنی کوڕەکەی نێچی لەبان بازانی بۆچی ئێوە ناپرسن تۆ مناڵی دوێنەی ئەم پارانە لە چۆ هێناوە سەرچاوی ئەم پارانە بێزەحمەت کوێیە نوخشە پاشەڵ جوان باشە بە کوڕی نێچیری ود گەنجی نیشتیمان ئەگەر یەکێتی زەڕەیەک ئەقلیان هەبوایە ئەبوایە دەریان کردایە لە واقعە بەڵام نییانە درۆ ئەکەن شەڕیان دژی پارتی نییە باشە خۆ من ئەزانم کە نوخشە و بنەماڵەکەی پارتین هیوادارم کە ئەم نوخشەیە دەیان فلیمی لێ نەگرتم من لە مەسئولەکان نێچێتی هەمووشی دابێ بە پاراستن ئازیزان ڕەنگە ئەوەشی کرد بێ سەیرە ئەمێکێتی ڕێک بۆ بە پارتی جا ئەوە پارتی بنەماڵی بازانی خۆشەویستان لە بەغا هەر کەسێک پیاوی خۆیان نەبێ ئەڵەن ئەوە جاشە جاشی شیعەیە جاش سیغەیە فڵان فیسان جایەکێتیش ئێسە وای لێ هاتووە ئازیزانی من باشە ئەوەی قسێکی حەق بکە ئەیکاتە جاشە پارتی باشە ڕێک ئەڵەی خۆشی بچووک بچووک بۆتەوە وەکو برا پشکۆلەیەک لە بەرامبەر پارتیان بۆیە ئازیزانی من ئەگەر کەسێ لە دەرەوەی یەکێتی ئەو قسەی نوخشەی بکردایە بۆ کوڕەکەی نێچیر تووشدانتان یەکێتی دوو ملنجنان پێ نادا باشە بەڵام کەسیان قسەیان نەکرد بەڵام ماهیر حەسەن کە 30 ساڵە خزمەتی هونەری کوردیەکە میوانی هەموو ماڵێک بووە زەلام نەبووە دەیان جار سەدان جار بەکارەکانی دڵخۆش نەبوو بێ پێ نەکەنی بێ تەنها چوو تەوقەی لەگەڵ ئەم کوڕا کرد ئەم کوڕ نێچی لەبان بازێنی ئەم دەنکەی نوخشە ناسە باشە بەس تەوقەی لەگەڵا کرد باش نییە نەچوو گۆرانی بۆ بڵێت نەسمت و کەفەڵی بۆ بایاوەکو نوخشە بۆ نمونە هیچی نەکرد تەنها تەوقەی لەگەڵا کرد ئەو یەکێتیە و مەجموعەیە خەڵک یەک دانە ملیۆن سوکاتێن بۆ مایر حەسەن نەکرد باشە کەشی لە بەرامبەر نوخشەیە یەکێتی کۆیلەکان نتەقیان لێ نەهات باشە کاکە یعنی تۆ سێری دووڕوویی ئەم گروپەی یەکێتی بکەن کە تا چەند سنوورێک ئەمانە بەڕاستی دووڕوون بوو ئەمە خۆ بانێکە و دوو هەوانیە ماهری داوام بەس تەوقەیەشی کرد هیچ نەما پێی نەکەن ئەی بۆ لە بەرامبەر نوخشەیە هیچتان نەوە زەحمەت نەبێ خۆ نوخشە ئەوە بۆشی بە ئایا بۆ کوڕەکەی مەسئول بازانی باشە سمت و کەفەڵی بۆ باە کاکەیە ئەمە بۆیە زۆر ناجوامێرانەیە بۆیە بۆ چۆن ناپرسن کوڕی نێچیر نەکاری هەیە نەکاسپی هەیە ئەم هەموو پارەی لە چۆ هێناوە مەگەر خەزیێنەی دۆزیوەتەوە پارەی بۆ باریوە نا باوکی دەرگای بۆ کردوتەوە بۆ دزیکردن و بۆ کۆکردنەوەی سامانی ئەو وڵاتە باشە بنەماڵەی بازانی یەک دیناری خۆیانیان نییە یەک دینار خۆشەویستان چیان هەیە هەر هەمی دزیە باشە ئەمە حەقیقەتە کێش پێی خۆش نییە بچێت دەرەوە لایفەکەمە کاکە بەڕاستی کێ پێی خۆش نییە بچێت دەرەوە خۆم نە تەلەفۆن بۆ کەس کردووە نە کەسم بەکرێ گرتووە کاکە بەتەنها خۆم قساکەم هیچ بۆ پێت خۆشە دانیشە پێت خۆش نییە بڕۆ دامەنیشە بۆ جوێندان لە لایفی ئارام ئەحمەدە بڕۆ تاوە کاکە خۆ تەلەفۆن بۆ نەکردی بە قوربان بڕۆ خەریکیشتی تازە بۆ خۆت بۆیە ئازیزان کاری چاشی ئەمانە بە پارەی میلەتە بە پارەی دزی و تاڵانیە باشە بە نمونە 1 ملیۆن دلاری دزیوە $1000 سەرفەکە تا نوخشە پێی بڵێ گەنجی نیشتیمان ئەمە بۆ هەر هەمویان بەڕاستی هەروایە و یەک زەڕێژ جیاوازی نییە لە باشوور تەنها پارتی کە نەیاری هەمومانە کای سیاست دەکا باشە ئەوە یەکێتی ئەیکا سیاست نییە پەیوەندی ناوەچی و دەرەشی هی پارتی بنەماڵی بازانیە حکوومەتی بنەماڵی بازانیە یەکێتی تەنها شەریکێتی
باشە زۆرترین خزمەت گوزاری کردووە لە دەفەرەکەی خۆیدا ئێستا باش دەفەرەکەی خۆمانەکەن کە چییە باشە پارتی سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی حکومەتینی خۆی نییە سەرۆکایەتی پێشمەرگە لای خۆی نییە پایتەختی هەرێمی کوردستان کە هەولێرە لای خۆی نییە هەموو کۆنسوڵخانەکان و پەیوەندیدەرێکیەکان لای خۆی نییە لەبەرەی تورکیایە نییە لەم لایشەوە لەبەرەی ئەمریکا و ئیسرائیلدا نییە سونەکانی عێراق لای خۆی نین وەکو بۆمبێک بۆ ئەو کاتێک کە کاری پێێتی سنوورەکانی خۆی بە تەواوی باش و جوان و پرخزمەت نەکردووە لە بەغا وەک تاقانەی نوێنەری کورد قسە ناکە مەسرور لە ئەمریکا پێشوازی لێ ناکرێ ئەمە هەمووی حەقیقەتە یەکێتی من ئەمەی ئێرەم بە قازانجی تۆیە یەک زلت لێ ئەدەم بۆی بە ئاگا بێتەوە دوا بەدای لایڤێکم کە لە بەشێکە باسم دەچن پرۆژەیەکی استراتیژی کردبوو کە پارتی لە زۆنەکەی خۆیە ئەنجامی داوە کە هەندێکشان لە قۆناغی کۆتاییایە کەچی لە دوای ئەو قسانەی منەوە باژنێ ئێکێتی هەستاوە بۆ دەرچوون لەو شەرمەزاریە کۆمپانیایەکی تازەی هێناوە لە ڕێگەی دوکان ڕانی ئەلسا تاوای بکە لە کاتێکە ئازیزان ئەم پرۆژەیە لە ساڵی 2011 دەستی پێکردووە واتە 15 ساڵی ڕەبق دەستی پێکردووە زیاتر لە 5,000 ڕۆژە واتە لە سەردەمی پێش نەخۆشکەوتنی مامجێلا تاڵەبانیەوە باشە هەر ئادان داوە جا ئەوەیشی کەمای گاڵتەجاڕیە یەکەم جار دەرفەتی 1000 ڕۆژ درراوە بۆ کۆمپانیا تازەیش بۆ تەواوکردنی تەنیا 8 کیلۆمەتر 8 کیلۆمەتر باشە کە بڕینی چەند گردۆڵکێکی بچووک باشە خۆشەویستان بۆیە واتە وەکو چۆنی بەشی دوو هەڵبژاردننی تر بکات بۆ بانگەشتە تەواوکردن ئێستاش ئەڵێن وەڵا کاکە وەستاوە و کارەکە ناکەن و تەواوی ناکەن باشە خۆشەویستانی من ئەمە جەوهەری عەقڵیەتی ئیدارەی یەکێتیە بۆیە بەڕاستی جێگەی ڕەخنەی ئارام ئەحمەدە ئەم قسانەی من شەڕە لەسەر مافەکانی خەڵکی دەڤەری سلێمانی پێنجێن هەڵەبجە نازانم گەرمیان ڕانیە قەڵاتجێ باش نییە هەتا بە قازانجی خودی یەکێتیشە خۆ من دەسەڵدای ناوچەکە نیم خۆشەویستان یەکێی دەسەڵدای ناوچەکەیە ئەو مەسئولە لە هەر هەموو شتێک منیش دەڵێم وەرن وەکو پارتی خزمەتی ئەو وڵاتە بکەن زەحمەت نەبێ دوێنێ مەسئول بازانی بە ساڵێ پارکی سەرهەڵدانی تەواوکردنی دهۆک باشە ڕێگەی لاریشی تەواو کردووە خۆی بە سیارۆ پیاسی تیا کرد منیش وەکو تاشێکی ئەم خەڵکی ئەم ناوچەیە حەزەکەم یەکێتی پێنجێن ئاوا لێ بکە حەزەکەم سلێمانی وا لێ بکە حەزەکەم جادەی سلێمانی بۆ سەیسایاخ و بۆ پێنجێن و بۆ هەڵەبجە وا لێ بکات حەزەکەم ڕانیە بۆ سلێمانی و ئەمانە وا لێ بکات لەسەر ئەم قسانەی من بۆچی ئێوە جوێن ئەدەن و سوکاتیەکەن خۆ من لە کوردستان ناژیم کاکەجیان من 30 ساڵە قاچم بەرخاشی کوردستان نەکەوتووە ئەو شەڕەی کە ئەیکەم بۆ ئێوەیە ئەگینا سندان با لە هەر هەموو شتێک کاکە مناقم چییە خۆم بۆ یەکێتی بۆ لە بەرامبەر یەکێتی لە بەرامبەر پارتی لە بەرامبەر هەمووان ناشرینەکەم تەنها لە پێناوی ئەو خەڵکایە کە سەرێکی ئەو خەڵکە ڕسوایە هەر جوێن بە ئارام ئەحمەدەدا بەڕاستی ئەوە چ معدنێکە من بەواقعتێ ناگەم جادەی مەرجی دەربەنی خان سەڵمەتیەکەی سلێمانی باشە زۆری تر ئەرە یەکێتی من بە یەکێتی لەم ئەم شەقامی سەڵمەتی سلێمانی بۆ تەواو نابێ زەحمەت نەبێ بۆچی ئەوانەی هەولێر و بادنان تەواو بن بۆ ئەوانەی ئێوە تەواو نابێ بۆ پارتی ئەوە تا 150 تەواو کردووە لە هەولێرە ئەی بۆ هیچ سلێمانی تەواو نابێ بۆ کەسێک جوابی ئێمە نایەتەوە کە بزانین بۆچی ئەمە تەواو نابێ بەڕاستی کاک پێمان بڵێن ئایا ئەم پرسیارانە عیبەکەی لەکوێیە ئایا ئەمانە حەقیقەت نین خۆشەویستان ئەگەر پارتی نایکا بۆ ئەم دەڤەرە و بەهینی خۆی نازانێ خۆتان بۆچی نایکەن بەبێ زەحمەت ئەگەر پارتی وەکو حکوومەت پارە نادا بۆی ئەلانی ناکەن بۆ ڕای گشتی باشە پارتی ئەم پرۆژەیە هەیە ئەم هەموو پرۆژەیە خۆشەویستان یەکێتی نەوەی نوێ هەموو بەناو ئۆپۆزیسیۆنەکان یەک پرۆژەیان هەیە ئازیزان ئەوی جوێندانە بە پارتی لەمە بەدەر یەک پرۆژەیان نییە خۆشەویستانی باشە ئەمانە وایان کردووە کە خەڵکی ئەم وڵاتی ئێمە وەلای بۆ نیشتیمان نمێنێتەوە بۆ نەتەوەکەی نمێنێتەوە سوکاتی بە ئاڵای کوردستان بکات سوکاتی بەرە مشتێ بکات باشە زۆر جاران خۆشم لەژێر ئەم فشارانەیە دژایەتیم کردووە بەڵام بەڕاستی ئەوە هەڵەیە هەرێم مرچی پارتی وێشێتی نییە مرچی کورد و نەوەکانی ئایندەیە باشە خۆشەویستان ئێمە نابێت لە داخی پارتی وێشێتی کە خراپن ئێمە پشت بکەینە نیشتیمان و پشت بکەینە گەلەکەی خۆمان لەم ڕۆژانەیە کتێبەکەی دینم خوێندەوە ئەو ڕۆژانەی نیشتیمانی هەمووان بوو ئەوەی هەواڵکوێستانی ئازیزانی ئارام ئەحمەد بەڕاستی شاکارێکە بۆ خۆی تژیە لە ڕاستگۆیی خۆزگە ئەخوازم هەمووتان بتوان ئەو کتێبە بخوێنەوە ئازیزانی من لێرەوە سپاسی هەواڵکوێستانی ئەەکەم کە بۆ جارێکی تر ئەم ئارام ئەحمەد تووڕەی ئاش کردەوە بە ڕۆحی پێشمەرگانە بەو هەموو ڕەنجەی کە ئەم ئینسانانە کاتی خۆیان بینیویانە
باشە ناکرێ لەبەر کۆمەڵێ ئینسانی دوور لە ڕووی ئەوە بێحورمەتی وەکو شێخ جەعفەر و چێو ئانم بابەتانە کە پڕ بوون لە فەسادی و بێڕەوشتی ئێمە بین ڕۆحی پێشمەرگایەتی لە مێژووی خۆمانە لە ناو بەرەو ناشرینیکەی بەڕاستی بۆیە کۆمەڵێ هەرچی و پەرچی دوای ڕاپەڕین دزی گەندەڵی فەسادی تلیاک حەشیش هەموو ئەمانە ناکرێ ئەو ڕەنجەی کە کۆمەڵی خەڵکی قوڕ بەسەر کاتی خۆی داوێتی ئێمە لەبەر خاتی ئەم کۆمەڵی ئینسانە نابوت و دوور لە ڕووی ئێوە بێمڕاڵە بین هەموو ئەو مێژوان لەکەدارکەین ئەو هەموو کوڕانە چۆن شەید کراون چۆن لە کاتێکا ڕۆحی دەرچووە فرمێسک بەچی هاتوتە خوارەوە ناکرێ بەڕاستی لەبەر خاتی کۆمەڵی ئینسانی دوور لە ڕووی ئێوە بێحورمەت ئێمە بین بڵێن پێشمەرگە هیچ نییە و پێشمەرگە و جاژۆک و یەکوایە و ئەوە بەڕاستی زۆر ناخۆشە من کە ئەو کتێبەم خوێندەوە بڕواتە بێ ڕەنگە دەجاجات دڵم پڕ بوو بێ باشە کەچی شاکارێکی نووسیوە ئەمە ئینسانە بۆیە لێرەوە کە من ڕاستی ئەڵێم ئەبێت تۆ لە قسەکەی من تێبگەیت باشە پارتی دروست سیاست ئەکا بە قازانجی خۆی بە قازانجی بنەماڵەکەی بە قازانجی حکومڕانەکەی لە هەموو شتێکی عێراقا پارتی شەریکە خۆشەویستان بەڵام لە میدیاکانە چ دژی عێراق قساکە یعنی دووفاقی بەڕاستی سیاست دەکا ناوی کتێبەکەی ئەو کتێبێک ئەڵێ ئەو ئینە ناوی چێت خوا ئەوەی هەواڵ کوێستانی ئەو ڕۆژانەی کە نیشتیمانی هینی هەمومان بوو هی هەمووان بوو شتێکی ئەرە بابەتانێن بۆیە مەسەلەن پارتی بە یەکێتیڵێ جاش سیغە بەڵام بڕواتانە بێ ئەوەندەی پارتی لەگەڵ ئێران ڕێکە یەکێتی ئەوەندە ڕێک نییە کە سنوورەکەیش بە سنوورەکەوێتی خۆ پارتی بۆ ئێران نەکە جاش سیغەیە بۆ وەڵڵاهی جاش مسیارە و جاش متعیشە خۆشەویستان باشە ئەوەی بنەماڵەی بازانی و پارتی لە زمانی شایە لە زمانی ئەم خومینەیە بۆ ئێرانی کردووە وەڵڵا مەگە سوپای پازاران کرد بێتی کەچی حزبێکێتە جاش سیغە ئەو ئاوا سیاسەت دەکات نێچی لە ماوەیە ئەڵێشی خۆشەویستان ئەڵێ ئێمە و ئێرانیەکان خوێنی هاوبەشمان داوە بۆ بنیادنانی جمهوری ئیسلامی یەک کەسی لەسەر ئەمە هیچ قسەیەک ناکات بەڕاستی قسەکەشی ڕاستە خۆشەویستان ئەی مەسعود و ئیدریسی برای نەبوون پێش پازارە کەوتن بۆ ڕاوکردنی کوردەکانی ڕۆژهەڵات ئەی بە جامانەی سوورەوە لە فاوە شەڕیان نەئەکرد لەگەڵ حکومەتی عێراقیا لە شەڕی ئێرانی عێراقا ئەی پارتی نەبووە هۆی ئەنفارکردنی خوشیدە بازانیەکان هەموو ئەمانە ڕاستە بەڕاستی خۆ قیادەی موقەتە لەو سەردەمانەیە ڕۆڵی پاسداری لێبینی کاکە تەنها لە شەڕ دژی کوردەکانی ڕۆژهەڵاتە 400-500 کەسی کوشتووە لەگەڵ پازارە خۆشەویستانی من لەسەرو هەموو ئەمانەیشەوە هێشتا پارتی لە باشوور یەکەمە ئێوە لەم پرسیارە ناکەن لە خۆتان ئایا ئەمە تاوانی یەکێتی و تاوانی چێو ئەم بابەتانە نییە زەحمە نەبێ ئایا تاوانی نەیارەکانی پارتی نییە ئاجزانی ئارام ئەحمەد ئەگەر یەکێتی بەڕاستی نەقدی پارتی هەیە و دژی پارتیە بۆ ڕۆژ بەڕۆژ خۆی چکۆلە ئەبێتەوە پارتی هەر گەورەیە بێ کاتە درۆکە باش نییە ماڵتان ئاوا بێ پەکەکە ئەڵێ باش نییە یعنی ئەو نەحساب بۆ پارتیەکە بۆ یەکێتی ناکات خۆی ئەڵێ دوژمنایەتی پارتی لە دۆسیاتێکی باشترە لەیلا زانە لە کۆڕێکە لە شاری دیاڵفت کە بابەتە کە وەڵام دایەوە بە نووسینێ وتی مەسعود بازانی سەرۆکی منە باشە کاکە یەک کەسیان لە باکوورەوە نان نەشتە سەرگۆڕی مەلا مستەفا پشکۆ نەژمەدین کە چەندی جار پەلامانمە سەر ئەوە دەیان نازانم چێ بڵێم سەدان هەزاران فیشێکی دژی پارتی نەوەڵی بەزانین تەقاندووە کە هیچ چوە سەرگۆڕەکەی مەلا مستەفا خۆشەویستان مامجەلال خۆی دەنگەکەی ماوە کە وتی یەکەم هەڵەی سیاسیم ئەوە بوو وازم دەڕێبازی بازانی هێنا باشە ئەو فیتنەی لە شەسەکانەوە بەلەی ئەحەڕەش هەموو ئەمانەی داهێنا هەر مامجەلال بوو ئەیوت کەیسەر ڤیدۆکەی ناو مۆبایلەکەی منیشا هەیە ئەوی دەنگ بدەن بە کاک مەسعود سەرۆکی ئێستا و ئایندەی کوردستان ئەی پاڤڵ تاڵەبانی خۆی نەیوت کاک مەسعود مامی گەورەمە مامی منە ئەی 15 ساڵە قوبات تاڵەبانی خۆشەویستان لە پاڵ دەستی مەسعود بازانیە دانەنیشتووە جێگری نییە بە یەکەوە حکومەتی ناکەن ئەگەر مەسعود خراپە بۆچی کاک قوبات تاڵەبانی جێگریە کاک ئەحمەد نەبێ ئەم پرسیارانە کوێی بەڕاستی خراپە بۆ ئەبێ بۆ ئێوە هەموو ئەمانە ڕەوابێت باشە بەڵام ئەگەر من ڕاستیە بڵێم کە پارتی زۆرترین کاری باشی خزمەتگوزاری کردووە ئەو ئاخۆ فرۆشم و ئەوە خۆم فرۆش بە پارتی و بەڵام بۆ ئێوە بۆ هەموو ئەم شتانە ئاساییە ئەمە چیە کاکە ئەمە چ منتقێکە بەڕاستی ئەمە چه ئەخلاقێکە ناو ئەم کۆمەلگای ئێمە بۆ بەباو ئەمە چ سیاست و چ حیزبایەتیەکەوە باشە لەسەرەوە خۆیان شەریکە دزن ئاساییە بە یەکەوە کۆبنەوە بەیەکەوە نۆتە فرۆشن داهاتەکەی بەشەکەن حکوومەتن بۆ ئێمە نابێ ورتە بکەین باشە نابێ ڕاستی بڵین دەنا ئەوە پیاوی مەسعود بازانیە و ئەوە خۆی فرۆشت و ئەوە قسە قۆڕە چییە کاتێک کە شتان پێ نییە لە خۆتان و بۆچی قسە فڕێ ئەدەن بەڕاستی ئێوە تاکەی ئێوە عاقڵ نابن و بیر ناکەنەوە
باشە سەردەمانێ یەکێتی هەموو ناوچەی ئێستا کە بەدەستوێتی هەموو هەولێر خۆشەویستان هەتا لە بادنان تەنگی بە پارتی هەڵچنی بوو باشە خۆشەویستان ئێوە هەر ئەم قسە قۆڕانتانە کرد ئێستا یەکێتی بەس کلکی ماوە باش نییە کلکی ماوە بەبێ لاشە ڕایەوەشێنێ ئێوە هەر ئەو قسە ناکەنەوە باش نییە ئەرێ ئەم یەکێتیە دوو پیاوی عەقڵیتیان نییە بیری بۆ بکاتەوە ئەم ڕێگەیە بگۆڕێ بە ڕێگەیەکی عەقڵانی تا ئەم هەموو تەخوینە کە ئێوە ئەیکەن پێتان وایە ئەم ئارام ئەحمەد بەوە ڕائەوەستێ بەوە ئیتر بێدەنگە بێ ئەڵێ وی تخوا ئەوە کرا ئێوە تەواون کاژیان یعنی تۆهمە پێچانەوە بۆ خەڵک پێتان وایە زۆر زۆر مهمە یەکێتی پاڤڵ و لاهور و ئەوانە سەردەمی خۆیە چیان نەکرد بۆ ڕۆژ ئاوا خۆشەویستان خۆ دەستیان خۆش بێ کارێکی نەتەوەیی و نیشتیمانی و شتێکی باشە بەڵام دوجار مەزڵوم دەچێتە سەری ڕەش بۆ لای مەسعود بارزانی پرس بەو ئەکا نایە بۆ لای پاڤڵ و قوبات تاڵیبانی ئێران تورکیا عێراق ئەمریکا ئیسرائیل حساب بۆ پارتی ئەەکەن باشە یەکێکی لەو ئەوە کێشانەیە هیچ شتێک نییە سفرە بۆ باشە هەموو پەیوەندەکەی ڕێیان کردانی و ئەم سێگەجەر و گوجەرەیە لە بەغایە هیچ شتێکی تری نەماوە بەڕاستی ئەگەر من ئەم زلەیە لە یەکێتی بم بڵێم حیزبایەتی ئاوا نابێ بڵێم ئێوە بنەماڵی بەجێن کرد بە کەڵەگا ئەمە ئاوان مەیسەر نابێ ئێوە نابێ ئاوا بن ئەمە عیبە ئەمە خائینم من ئەمە خۆفرۆشم من یاوتنی ڕاستیەکانە کە بە قازانجی یەکێتیژە بەڕاستی ئەو لە ناوجەرگەی سلێمانیە هەڵبژاردننی پێشوو یەکێتی لە سا دووی هێناوە خۆشەویستان بڕۆ حسابیکەن لەگەڵ هەمووی سا دوو ئەو سلێمانی کە کاتی خۆی سەوزیە کردەوە بۆ یەکێتی باشە لە سا دوو ئەم هەڵبژاردنە ڕەنگە ئەوەش نەهێنێ باش نییە تۆ ئەم قسانەی من بە خراپەزانی ئەمە کاڵفامی خۆتە پەیوەندی بخۆتەوە هەیە لە ژیاتی ئەمە فەرم و تۆ جواب بکە هەوڵ بدە بەڕێکەی ژێر پارتی ڕابکێشی بەکاری باشە باقمەشی دەبێت من پێم ناخۆشە پارتی هەمەکارە بێ ئێوە داشەقی بن کەس قسە نەکات باشە یەکێتی وەکو کەنغەرەشی وەکو ئەوی لێ هاتوو خۆشەویە سەری کردووە بە ژێر خۆیە ئەگەر ئێمەش قسە بکەین دەڵێ وست بە ئاگام بەهێنەرەوە چونکە بە درۆ خۆی کردووە بە نووست و خۆشەویستانی من باشە ئەگەر ئەمڕۆ ڕۆژنامە نووسێک لەسەر ئازادی ڕادەربڕین لە بادینان و لە هەولێر بە من بڵێ ئازادی چۆنە لە بادینانە لە هەولێرە ڕێک و ڕەوان ئەڵێم مەسعود بارزانی کیم جۆنگی کۆریای باکوورە فاشستە دیکتاتۆرە ئازادی کوژە مافەکانی خەڵک پێشێلەکە بە شەر ناوێرێ بڵێ لەل ئەمە کڵێشەیە کە حەقیقەتە ئەم نمونەیەم بۆیە هێنایەوە هەر شتە ئەبێ حەقی خۆی بدەیتێ بەڵام لە خزمەت گوزاریە بۆژێ دەسەڵاتەکەی خۆی کاری باشی کردووە بە چاو ئەیبینین حاشەی لێ ناکرێت ئیتر پێ هەتا ئێوە بن ئارام ئەحمەد خۆی فرۆشت و ئارام ئەحمەد قسەی قۆڕە لە حەقیقەتە باشە ئەمە قسەی مناڵانەیە قسەی کۆمەڵێک گەجەر و گوجەری 100,000 کە دانیشتون بەدە باوەڕتانە بێ ئەجزان ئەمڕۆ چوومەتە ئەکاونتەکەم نزیکەی 20 کەسێک تەمان ڕێکلامێکم کردووە پێم وایە 300,000 کەسێکی وە بینیوێتی باش نییە وێنەکەیم لەلایە 10 کەس جوێنیان داوە هەردەکەی فەیک هەردەکەی هیچ نەناوی خۆیەتی نەوێنەی خۆیەتی نە هیچ هەموو بە فەیک بۆیە ئەم نمونەیەم هێنایەوە خۆشەویستان کە هەشتە ئەبێ حەقی خۆی بدەیتێ لە خزمەت گوزاریە بۆ لای خۆیان باش بەڵێ دەبارە و سەدبارەیەکەمەوە پارتی 200 ساڵ پێش یەکێتیە لە مەسەلەی دروستکردنی ڕێگاوبان و پرد و باخ و خزمەتگوزاری ئەم بابەتانەیە یەکێتیەکان لە پێیجە سێبەرەکانیانەوە بۆ خۆڵکردنە چاوی لایەنگرەکانیان ئەڵێن طبعا نەک بەڕسمی بیاونتایە باش بوو پارتی حکوومەتە و هەمەکارەیە پارەکەی لای ئەوە و بۆ ژێردەڤەری خۆی سەرفی ئەکا وەکو خزمەتگوزاری و ئەمانە بەڵام بۆ داڤەری سلێمانی نایکا و سزای ئەو ناوچەیە ئەدا و ئەلەم بابەتانە ئەمە ئەگەر بەڕسمی بیوتایە زۆر زۆر باشە بوو ئەمە درۆیە ئەمە بەڕاستی درۆیە بەڵگەکان هەن پاڤڵ وتی ئاگاداری فرۆشتنی نەودنی وەکو حکوومەتی هەرێم لە قوبادیان پرسی ڕاست و ڕەوان وتی ئاگاداری ورد و درشتی ئەی من جێگەی سەرۆک وەزیرانم چۆن ئاگادار نیم قسەکەی قوباد ڕاستە ئاگایان لێیە شەریکن بەڕاستی لەو نەوت و گازەی کە لە مەرزەکانەوە ئەڕوا ئێستا لە هەردووکیانە لە هەمویانە شەریکن لە داهاتی ناوخوا شەریکن لە پارەی بەغا کە هێت شەریکن لە هەموو شتێکە شەریکن ئازانی ئارام ئەحمەد لە پۆستەکانە شەریکن و دابەشیان کردووە کەواتە ئیشێتی ڕاز ناکە بەشی خۆی ئەبا سەرفی خەڵکی ناکات یەک زەوی لە دەڤەری سلێمانی و گەرمیان و ئەمانە نەماوە نەفرۆشا بێ ئەوەشی ماوە دانرا بۆ فرۆشتن هەمووشی پارەکەی لای ماتاڵبانیە
شەوانە و ڕۆژانە سەری مەرزەکان بکەن جمەیانێت بزان مانگانە دەیان ملیۆن دۆلارن ئەخەنە گیرفانی خۆیانەوە بەڵام پارتی ئەوەی وەری ئەگرێ بەشێکی ئەدزێ کەمێکیشی سەرفەکە بۆ خۆی بۆ ئەوەی خەڵک بڵێ وەڵا پارتی ئەوەی کرد ئەگەر یەکێتی ڕاستەکان پارتی زۆڵ لەو دەڤەرە ئەکا پارەکەی ئەدزێ بۆ خۆی بۆ دەڤەری زەرد سەرفی ئەکا بۆ خۆیان ئەڵێن بەڵام بۆ ئەم لای ناکە بۆچی هەڵوێستان نییە بۆچی ئەعلانی ناکەن بۆچی ڕای ناگەێنن خاڵ بە خاڵ بۆچی یەخە بە پارتی ناگرن و بڵێن بۆچی خزمەتی ئەم دەڤەرە ناکەی لە دێگەڵە بەمداوە بۆچی سەقامی سەڵمەتی لە سێمانیە هەتاوە ناکرێ باشە وەرە وەکویشێتی تۆ ئەم شەڕە بکە لەسەر مافەکانی خەڵک جادەوبان فلان فلان ئەلم بابەتانە من پشتیوان دەکەم من شان بەشانێ ئەو شەڕە دژی بنەمەڵی بازانی ئەەکەم ئەگەر ڕاستەکە ئیعلانیکە ئەگەر پارتی ناهێڵێ ئەگەر پارتی سەرفی ناکە بۆ ئەو منتیقەی ئێمە بۆ نمونە باشە من لەگەڵتان شان بەشان حەزەکە ئێمە بۆ سێمانی باش نییە بۆ شەڕ دژی بنەمەڵی بازانی شان بەشانی تۆ من ئەو شەڕاکەم بەڵام وانە کەواتە تۆ ڕاز ناکەیت جادەکانی سلێمانی و گەرمیان و سەیسایە و فڵان ئەڵێ ئەفغانستانە کاکە هەر ئەڵێ ئەفغانستانە بۆیە ئەگەر تۆ ڕاستەکەدایە شەڕ لەسەر مافەکانی خەڵکی دەڤەی سلێمانی ئەکرد تا سنووری کشانەوە لە حکوومەتەکەی مەسعود بارزانی باشە تۆ سامانەکە ئەبیت خۆتان و کچانی برایم ئەحمەد بۆ خۆتان ئەیخۆن کچی برایم ئەحمەد دانیشە بە منەڵێ ئەو عەمر کورتاڵێ پارتی ئەوەی کردو ئەوەی کردو کورە هەزاری وەکو تۆ بە قوربانی یەک دەقە لە ژیانی ئارام ئەحمەد بێ کورە هەزاری وەکو تۆ بە قوربانی قەیتانی پێڵاوەکانم بێت باشە خۆت عەمر کورتی باشە مەیمون ڕەم تۆ چی قسە بە ئارام ئەحمەدی مەگە یەکێکی پیاویتیان نییە تۆ هاتووتە دەنگ زەحمە نەبێ ها بۆچی ئەمرم کورد بێ نانی بڵێ حاڕەشە سوالکەرم خواردووە خۆی ئەو نەخواردووە بۆچی تۆ جن بە منە دەی ها ئەڵێ گۆشتی چەقی بە یەک ساڵ ناکوڵیت باشە اینجا ئازیزان بۆ ئاگاداریتان یەکێتی نییە ملیۆنێر نەبێ بە دۆلار باشە ماڵتان ئاوا بێ ئێستا وەهاب هەڵەبجەیی بە ملیۆن دۆلار قساکە بە ملیۆن ئەڵێ یەک ئێستا وەهاب هەڵەبجەیی پۆلیس بوو لەسەر سنوور ماسی ئەگەر ماسی بە تۆڕ خۆڕەسمەکانم لەلایە ئێستا بە ملیۆن ئەڵێ یەک بۆچی بۆ خۆتان هەیە بەڵام بۆ خەڵک نییە زەحمە نەبێ من وەهاب مەکوودبوو نەهێنایەوە هەموویان وان بڕۆ سێری ئەوانەی گەرمیان بکەن هەموویان خۆشەویستانی ئارام ئەحمەد ملیۆنێر باشە یەکێتی نییە پۆستی حیزبی هەبێ دەیان ملیۆن دۆلار پارەی کۆ نەکرد بێتەوە باشە ئەی بۆ خەڵک نییە زەحمە نەبێ بۆ خۆتان هەیە ئێ وەڵا کاکە منیش یەکێتی هەسێ بمکا بە ملیۆنێر و لە سێمانی بۆ خۆم پیاسەکەم و هێزم لەگەڵا بێت و بەناوی ئەم و بەناوی ئەو بەناوی ئەو بۆ خۆم دابنیشم لە هایلەیە خەریکی پارە بم و خەریکی کچی جوان و ئەوانە بم وەڵا بژی یەکێتی نیشتیمانی کوردستان و مامە گیان و کورە دەباشان و کاکە پاوڵ سەرۆک و کاکە قوبات ئەملاو ئەولاو بۆ خۆم هەر گۆرانتان بۆڵێم ئەبم بە حەسەن سیساوای حەیرانەڵێم کاکە ئەبم بە نازانم کێ بابا ئەم چی ئەم گۆرانی بێژە هەر بۆ خۆتان گۆرانی دەهۆڵیتان بۆڵێم ئەوەی کە لەگەڵ ئێوە ئێستا هەمووی وایە بۆیە و کاکە واتان بەرابەرەکە کاکە ئێوە هەمووتان کردو بە ملیۆنەر برای من خەڵکیش نان نییە بیخوا چۆشی وای بێ کاکە ئەلۆ من بە پێچاوانەوە ئەیبینم من ئەڵێم یەشێتی ڕێگە نادا پارتی کار بۆ دەڤەری سلێمانی بکات ئەگەر بەیانی ئەو مەسعود بارزانیە بێت شەقامی دوکانڕانیە باشکە یەکێتی ئەرقەلی بۆ دروست ئەکات ئەڵێەوە بە قازانجی پارتیە دوای خەڵگەڵێ ئەرە وڵا پارتی ئیشەکەی جێبەجێ کرد بەخوا نەیانێ بیکاوێشێتی باشە ئەی خەڵکەکەش باجەکەیدا ئیتر بە تەخوێنکردنی من گرەو نابنەوە ڕۆژێ دادێ خەڵکی دەڤەری سلێمانی لە ڕاستیەکان تێئەگەن ئیتر شەڕی درۆینەی جەلالی و مەلایی خۆڵ ناکاتە چاویان باشە لەسەرەوە ڕێکن پارە پێیاکەن لە ژێریشەوە گویا دژی یەکن بە پێیجی بێدایک و باوک باشە خەڵکی ساتە هەتایە بەمە پێ عەقڵ نابێ ئازیزانی ئارام ئەحمەد کۆسرەت بەرهەم ساڵح کاکە عومەر فەتاح چەندانی تر چەندین ساڵ سەرۆکی حکوومەت نەبوون لە شوێنەکەی مەسعود بارزانی بە ویژدانتان ئەی بۆ هیچتان نەکرد بۆ دەڤەری سلێمانیە بۆ کۆیە بۆ ڕانیە بۆ قەڵاتزیە بۆ هەڵەبجە بۆچی نەتان کرد بەرهەمە سەرلووس ملیۆن دزیوە بۆچی شتێکی نەکرد کۆسەتە ملپانکە بە ملیۆن دولار دزیوە بۆ شتێکی نەکرد بۆ منتیقەیە بۆ نەتان کرد خۆش سەرۆکی حکوومەت بوون وەکو مەسعود بارزانی کاکە بۆچی نەتان کرد باشە
دەیڵێمەوە پارتی دەیان پرۆژەی هەیە سیستماتیک کارەکە ئێوەش هەمووتان بە یەکێتی بەناو ئۆپۆزیسیۆنی ئیسلامی و غێرە ئیسلامیەوە یەک پرۆژەتان هەیە جێدان بە پارتی ئەمەش لە دژایەتی پارتی نییە ها ئەمەش تەنها بوو ئەوەیە ئەوانەی ڕەکەن لە بنەماڵی بازانیە دەنگتان بدەنێ جیرفانتان پڕکەن نەک ئەوەی بەڕاستی دژی بنەماڵی بازانی بن واتە بەم چەند کە شەڕنگێزیە پۆخڵە ئێوە پارە پێیاکەن ئاخر هیچتان نییە بۆ خزمەتی خەڵک بەڕاستی فەرموو گۆڕانی کاتی خۆی نەوەی نوێ طفل جدید باشە 12 ساڵ پەرلەمانتاریەکەی عەلی حەمە ساڵحەکان ئەوانەی بەغا چیتان کرد بۆ دەبەری سلێمانی زەحمەت نەبێ کام خزمەتان کردووە کام شەقام و پارک کام شەڵتان لەسەر مافەکانی خەڵک کردووە دووسێ کۆنە ئەندام پەرلەمان هەن لە مەنتیقەی سلێمانیە ئێشر کاندیدن بۆ بەغا هەمویان بەجێ بە بنەماڵی بازانیین بۆچی ها خۆ دژی بنەماڵی بازانی نین بۆی خەڵک بڵێ ئەوە دژی بنەماڵی بازانیە دەنگی بەرێ با دەنگ بێنێ ئەوش بۆ خۆی ئەڕا بۆ بەغا بەمسەر ئەم جوێندانە ئەچێ بۆ بەغا هەموو مانگی 25-30 هەزار دلار وەرەگرێ های لای بۆ خۆی ئەژی تۆش بۆ خۆ چەقەڵ ڕاگرە باشە لەماڵدایانشە گۆرانی یاریێری بۆ چەقەڵەکان برێ زەحمەت نەبێ باشە کاکژێ خەڵک ئەوە زۆڵە یعنی جوێندان بە بنەماڵەی بازانی بووە بە وەسیلەی کۆمەڵی ڕەشە گەجەر و گوجەر بۆی دەوڵەمەند من خۆشەویستان ئەگەر دژایەتی بنەماڵەی بازانیان کردایە و جوێنیان بدایە دەستان خۆش بێ هەر جوێنی بنەبوون بوون بەڵام مەسەلەکە بەژەوەندیە لەبەر ئەوە نییە کە ئێوە دژی بنەماڵەی بازانی باشە کاری باشکەن بۆ خەڵک ئێوە هەر جوێن ئەدەن لەبەر ئەوەی کە ئیسفاتان لەو مۆزوع هەیە ئێوە دژی بنەماڵەی بازانی نین باشە ئیتر من لەو قسە قورئان ناترسم کە تەخوین و سوکاتی باشنی وڵا ڕامەحمە خۆی فرۆشتەوە مەسئول بازانی وەڵڵا خۆشەویستان کەرەکەم لەگەڵ ئەو مەسئول بازانیە بێ لە جیاتی سمی گوێی ناڵەکەم قەسەم بخوا هەر کەرەکەم لەگەڵ مەسئول بازانیە بێ سمی ناڵ ناکەم گوێی ناڵەکەم با باش ڕاستی بزان باشە وەڵڵاهی هەموو یەکێتیەکان منێتان بە پێڵاوەکانی ئێوە خۆشەویستان ئەوەی کە لەگەڵ یەکێتیەکانە وەکو حیزب وشن وەکو ئەفرادی سەرانی یەکێتی ئەم بابەتانە ئەوەی لەگەڵ ئەوانە ئەو ئارامەحمە ئیلاخی خۆشە لە ژێمە مەرحەبای پارتی نەکردووە باشە بەڵام یەک سەرێکێتی نییە دەیانجا قسەم لەگەڵا نەکردوێ ئەتا ئەم دەخە لەگەڵ ئێوە شاخساکەم ئەم هەموو ڕەخنەیشیان لێگرم خۆشەویستان پیا ئەوەیە کاکەشێ باشە بەخوا قەسەم لەگەڵ هەر کەسێکی یەکێتیا قسەم کردبێ زۆرترین ڕێزی لێگرتووم لەسەری سەرەوە هەتا خواری خوارەوە باشە چونکە خۆشیان ئەزان کە قسەکانم ڕاستە باشە چونکە من شەڕی خەڵک دەکەم نەک شەڕ بۆ خۆم کاکە من داوا لە یەکێتیکەم هەموو شتێکم بۆ کابرای من بەیان تەلەفۆنکەم بۆ پاڤڵ تاڵبانی بۆ قوبەت تاڵبانی هەموو شتێکم بۆ کاکە ئەڵێ وەرەوە بۆ سلێمانی ماڵ لە خزمەتایە سەر لە خزمەتایە پارە لە خزمەت هەموو شتێکم بۆ کاکە بە قورئان من شەڕی ئێوەکەم کاکە شەڕی خۆم ناکەم وەڵڵا قەسەم بەخوا یەک کێشەم لەگەڵ یەکێتی پارتیان نییە وەکو ئارامەحمە کاکە یەک کێشەی بشتم لەگەڵ یەکێتی پارتیان نییە ئەوە باش بیزانن بیشمەوێ 24 ساعت کرد دەباشان دابەزم ئەگەر بموێ 24 ساعت دەباشان دابەزم کاکە تو وازانی پاڤڵ تاڵبانی بوو چیم گوێ بۆم ناکە قوبەت تاڵبانی بۆم ناکە قەسەم بەخوا بۆ مەکەن بە گۆڕی حاجی عەلی کاکەژە تێگەی برای من شەڕی خەڵکی کوردستان دەکەم کاکە ئێنا من حکوشی بەسەر ئەم گۆڵمەزەوە ژیانی خۆم تێگاوە ئەوواکەم باشە کاکی بن ئەمانە حەقیقەتن ئەمانە ڕاستین وەڵڵا خەڵک نەخۆش بۆ لەو سلێمانیە تەلەفۆنم کردووە بۆ خەڵکی یەکێتی لەسەرەوە لە ڕەسا وتومە فڵانە ئایلە تەلەفۆن بۆ کردوو مناڵەکان فڵانی هەیە ئەوێ توی بەسەر ئەو چاوان کاگەڵا مەحموود هەموو شتیان بۆ کردووە بەخوا خۆم ناموێ بکەمە ناو ئەوێرێنەوە ئەگینا قەسەم بەخوا بەیانی کابرای کەس فەقیر و دامانان نییە بیخوا تەلەفۆن بۆ فڵانە کەس کەمەڵێ بەسەر چاو کاگەڵا من لە خزمەتم بۆ یەکەم بەخوا سواشم بۆ خەڵک کردووە بۆ خۆم نەکردووە کاکەش بەڵام من ڕاستیەکان ئەڵێم باجەکەشی ئەدەم بەڕاستی کێشەم نییە باشە بۆیە ئارامەحمەی بەڕێز دوژمنی پیاوی دێست پاشەکشە ناکات لە بیر و باوەڕ و قەناعەتی خۆی ئەوە لەوە تاکید بن چونکە من شەڕی خەڵکم شەڕی خۆم نییە کاکە من کێشەم لەگەڵ یەکێتی پارتیانی ئازیاری ئارامەحمەد کێشەم لەگەڵ پاڤڵ و قوباد و مەسرور و مەلا مستەفا و مەسعود نازەمانان نییە لە واقعە خۆشەویستانی ئارامەحمەد ئەوە لەوە تاکید بن باشە بۆیە لە جیاتی ئەو قسە قۆڕانە بایەشێتی هەر پارە کۆ نەکاتەوە بۆ خۆی کاکە چوارکاری باشیش کە بۆ خەڵکی کوردستان بۆ دەفەرە کاکە پێنجێنەکەی من ئێوە هەموو مانگێ دەیان بلیۆن لە پێنجێنەکەی منە پەیاکەن ئەی ماقولە ئێمە سەدان شەهیدمان لە پێنجێنە هەموو شێکێتی بووە جادەکەمان هەر جادەکانی سەردەمی نازانم شتێکی بۆ ناکەن کاکە بۆ نایکەن زەحمەت نەبێ تۆ لە هەڵەبجەیان نوخشاکەی بە ملیۆنێر باش نییە بەڵام جادە و ڕێگەوبان و شتەکانی هەڵەبجە هەر هەمی ئەڵی کوێرە دێ ڕێک ئەڵی گوندە بەڕاستی هەڵەبجە کاکە ئەمە کەی ڕوای حەقە ئەمە کەی واقعە تاو بۆیە ئەمانە کە هیچ ناکەن من قسەکانی خۆمەکەم بەڕاستی من خەمی دەڤەری سلێمانیمە خەمی خەڵکمە خەمی هەموو ئەوانەمە باش نییە بۆ یەکە ئەو قسە ناکەم بۆیە ئازیزان ماوە بڵێم دوای قومێ دەبە
ئەوانەی کە لەسەر حقیقت هێرش ئەکەنە سەر من و جنێوم پێدان ئەوانە هیچ فەرقێکیان نییە لەگەڵ گەندەڵ و مافیا و دزەکانە بەڕاستی وەکوتم 200,000 بە پارە گیراون ئەسڵەن ئەوانە ڕسوا و گوناهبارن باش بیزانن چونکە بەرگری لە چەتەیی و لە فەرهودی بنەماڵەکانەکەن هێندەی تەمەنی ئەوانە من ڕەخنەی توندم لە پارتی و بنەماڵەی بازانی گرتووە ئەدەبیاتەکە ماوە بەڕاستی کاتێ من سەرۆک نامەم خوێندۆتەوە بڕۆن گوێ لێ بگرن باش نییە ئەوەی کە من دژی بنەماڵی بازانی کردومە من شتیوان بە بنەماڵی بازانی وتووە ئەوانەی کە گوێن بە من ئەدەن ئێستا ئەگەر لە خەویشە یەک قسە لەو قسانەی من بکەن دەمولەوێن ئەبێ بە تامێسک لە ترسا با باش ئەڵاسی بزانم ڕێک ئەبێ بە تامێسک نەیان قسانە بکەن بەڵام من کردومە باشە ئەبێ ئەوە بزانن بنەماڵی بازانی هیچ کاتێ لە ئارامەحمەکان خۆش نابێت چونکە ئەوەی کە سی ساڵە کردومانە خۆ ئەدەبیاتی یەکێتی و ڕادوی شاخ و ئەدەبیاتی کۆمەڵە ئەمانە بەرنی و بە قولانجێکی ئارامەحمەیان نەکردووە با باش ئەو ڕاستی بزانن بڕۆن سەری ئەدەبیاتی ئارامەحمەکەن لە خۆتان دەم با مەدەن پێجێکی بە دایک و باوکە داناوە کۆیلەی چیا و نمای نەوشوام سەفای دزی گوێن بە ئارامەحمە دەدەیت باشە تۆ ئەو دوو لە ڕێ ئەوە بێ ئەرزشی بووی بە پیاوی چیا و نما لە بەریتانیاوە مانگی بە 200,000 دیناری خێوەری یا بەدازان بە 200 دلار یەی گوێن بە ئارامەحمەی ئەی بوو گوێن بە نەوشوام سەفا نایت یەکەم دز نەبوو نەوشوام سەفا یەکەم جەرگە نەبوو کارگەی ئاسنی نەدزی گردەکەی نەدزی نازانم فڵانە نازانم مۆڵی نەدزی ڤێلای لەندەنی نەدزی بۆ کچەکەی نەوشوام سەفا زیاتر لە 1,500,000 دلار دزیوە بۆ هەتووە چڵکنەکانی کاکە ئەو هەموو پارەیان هەیە ئێشش بڕۆ هەردووچیان بخرە ئاوی دوکانەوە یەک ماسیتیان ناهێڵێ ئەوەندە چڵکن نەوکڕای نەوشوام سەفا پێی تۆی جوێن بە ئارامەحمەی ئەی نەوشوام سەفا نەبوو کە 25 کورسەکەی هێنا هەسا پانتۆڵێکی لە پێ کرد و هینەکەشی نەبەست بوو ئەوە زۆڵ بوو قایشیشی نەبەست بوو چوو بۆ لای مەسئول بازانی ئەوە بۆی چەمایەوە خۆی ئەمەوەشمان نەکردەوە مەسئول بازانی کاکە بووی نەچەماوێنێتەوە مەگەر نەوشوام سەفا نەبوو لەسەر بۆ مەسئول بازانی چەمایەوە ڕسمەکانی بڵاوکەمەوە سەر لە نوێ کە لە لامە قسەی قۆڕەکەن ئێوە بەڕاستی ئێوە چۆن شەرم ناکەن کاکە چۆن ئێوە شەرم ناکەن خۆشەویستانی من ئازیزانی ئارامەحمەد لە سای ئەم دەربار و ماستاوچ و کۆیلانەوە سلێمانی بۆتە شارێک کەس ئاوەتی پێ ناخوازێ ئەمە لە کاتێکدا سەردەمانێک ئەو شاری سلێمانی پێشڕەوی ئازادی و پێشکەوتن بووە کاکە پێشڕەوی قارەمانی و بەرخۆدان و قوربانی بووە باشە ئێستا لەو شارەدا ڕۆژێک میلیشیا ئەنێنە سەر شارەوانی باش نییە ڕۆژێک چایچیە کوژن ڕۆژێک دەوڵەمەند ئەڕفێنن باشە سەرانیان لێسن ڕۆژێ دەستگای ڕاگەاندن داخەنۆک ئەوی چاودێری مەلابەختیار کە ئەوەتی هەیە مەلابەختیار لەگەڵیشێتیە ڕۆژێ هەڵەشە لە میترۆکەکەنەوەی ڕەحمان غەریب و ئەلەم بابەتانە ڕۆژێک سوپا و نازانم درۆن و دەبابە ئەبەنە سەرناتان شوێنێکی تر ئەمە چییە کاکە شار چۆن وا بڕێوە ئەبرێ وڵات کەی وایە کاکە پاوڵ کاکە ژیان کاکە قوڵات برێ من لەبەر ئەو ماستاوچ و دەربار و بەکرێی ژیراوانە چەپڵیان بۆ لێ دەدەن بەگشت ئەوانە دەچنەوە کە ڕەخنە لە کەم و کوڕیەکان ئەگرن باش نییە ڕەخنە ئەگەر حیزبێک عەقڵی هەبێ و ئەخلاقی سیاسی هەبێ کاتێک کە ڕەخنەی لێ ئەگیرێ گوێ لە ڕەخنەگەرەکە ئەگرێ گوێ لە ماستاوچی ناگرێ ئەڵێ ئەم ڕەخنەگەرە ڕەخنە لە ملەگرێ بە قازانجی منە بزان ئەم ڕەخنە تا چەند ڕاستە یەم ئەمانە چاک ئەەکەم ئەمە 1 2 3 4 5 چاشی یەکەمی ئەم ڕەخنەگرە ڕەخنە بۆ ئەوەیە کاکە خۆم لە خۆش شێدەم قسە بکەم باش نییە وەرن ببینن وێرانکاری ئەو زۆنە کە بە حساب سەوزە باشە تەنها تاڵانکردنی سەرخان ژێرخان نییە بە تەنها فرۆشتنی زەویەکانش نییە تەنها قاچاقچێتی بێن و بەرەو ئەم بابەتانە نییە وەرە کاکە پۆستکەوە بە مازەلە باش نییە کابرایەک بە هەموو ژیانی یەک دانە کاژمێر مامۆستا نەبووە باش نییە نیو کاژمێر مۆزەفی حکومیش نەبووە لە هێزەکانی هەفتاوە گواستویانەتەوە بۆ پەروەردەی سلێمانی لەبەر خاتری خاتران کردویان بە مەسئولی بەش یەکەم جار بەوەش نەوەستاون ئێستا کردویانە بە بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی تو شەرەف ئەمە ڕاستە خۆشەویستان ئاخر چۆن هەر هەموو شتێکم دنیای تێک ناچێت کابرا مامۆستا نییە بە حیاتی مامۆستا نەبووە لە هێزی هەفتا بووە تۆ چۆن ئەیهێنی ئەیکەی بە بەڕێوەبەری پەروەردەی سلێمانی بەس بام لەمە تێ بکەم ڕێکێتی کاکە ئەرە کاکە قوباد و کاکە پاوڵ با بەس بم لەمە تێ بکەم چۆن شتی وا بێ کابرا مامۆستا نەبووە کاکە لەم لاوە لەیلای شارەوانی کە بە پێی یاسا ئەبێ مهندیس بێ مهندیس نییە کردیانە بەسەرکی شارەوانی باشە ینی ئەندازیان نییە تەنها لەبەر ئەوەیە لە هەیئەی تاڵانکردنەکەی خۆیاندایە لەو ئەڵقایە بەڕاستی لە چوارچێوەیە ئەمەکەی ڕۆیاقە کاکە ئێوە بڕۆن بۆ داداچوون بکەن بزان چیان لەو پۆست و پێگانە کردووە لەو دەفەرەیە عاجزان دەی ئێمەش خۆ من نەمکردووە کاکەژێ
هەی کۆی لێ کرێگرتە مرد بە مرۆڤ بە وە خۆت ناوێری ڕێلەوانە بگری قاچی ئێوەمانەش مەگەزە کاکە مەیگەزە بەڕاستی وەڵڵاهی ئەوی شێتیە دەستی من ئاوەڵا بکە بەیانی خۆمەزانم چیەکەم کاکە بابە من دوژمنی یەکێتی و چۆچۆ ئەمانە نیم باش نییە دوژمنی ئێوە وەکو یەکێتی هەتا وەکو پارتیش ئەو ماستا و چیانن کە بە تۆزێ پارە ماساوتان بۆکەن کلکە لەقێن باش نییە ئەوانە هەر دەقێت بە هەزانتان فرۆشن چێ پارەی زیاتیان باتێ ئەچن بۆ لای ئەوە باش نییە بەڵام من مرۆڤ بەڕاستی وەکۆڵم بنیادەم فرۆش نیم یا باسی مێدیا بکەین ئازیزانی ئارام محمد بۆ ئەوانەی کە تەمەنێکیان هەیە باشە لە سەردەمی شاخەوە هەتا وەکو ساڵی 96 و 97 و نازانم بابەتانیش تو وجدانتە مێدیای پارتی لە شاخیشا ڕادیۆیەکی قڵخنی هەبوو ئەو پارتیە قەسەم بەخوا کە تاقت دەبوو لێ بگرێت باشە ئایا مێدیای پارتی خۆی ئەیە لە قولەپێی میدیای کۆمەڵەوەیەکێتی بەڕاستی خۆی لێ ئەدا ها ئەو کاتە میدیاکە یەکێتی چۆن بوو کەی میدیای پارتی ئەیتوانی بەرامبەر بە میدیایەکێتی بۆسێت ئێستا میدیایەکێتی سفرە باش نییە بەڵام میدیای پارتی لە لوتکایە پێتان ناخۆش یاخۆتە ئەوە ڕاستیەکەیەتی کاکە چونکە ئێوە دووسێ تیڤیتان هەیە گەلی کوردستان کەناڵی هەشت نازانم کورسات بەس خەریکی خانم جوونجوونن خانم جوون وەرە خۆم هینتەکەم وەرە بۆ لای خۆمدا دەمەزێنم هەموو ئەمانتان بە سێ کەس دامەزراندووە خۆ تەلەڤیزیۆنی کەناڵی هەشت و تەلەڤیزیۆنی نازانم کورسات و کوردستان تێڤێ نازان بە کانگای فەسادی و بێ ئەخلاقی و بێ ڕەوشتیە کاکە هەمووی دگردانە خۆ کاری میدیای ناکەنیەوە باش نییە ئەمە ڕاستیەکەیەتی بۆچیش ئەم مۆزوع ئەوادیات و ئازیزان بام ڕاستەکەتان پێ بڵێم چونکە کادری میدیایی ئێستا وەکو مەڕووماڵات کردن و فرۆشتنی پێوەکرێت بیر و باوەڕ ئەمە لە ئارادا نییە باش نییە کادری ڕاگەیاندن وەکو مەڕوو بزنوان ئەمەی فرۆش ئەوی فرۆشێ زۆربیان ئازیزان خۆتان ببینن زۆربیان هەر ڕۆژە شاشەیەکن کێ پارەی زۆریان باتێ ئەچن بۆ لای ئەوە باشە لەم شاشە بۆ ئەو شاشە ئەمە بە جۆرێکە تۆ نازانی سەریکیانەکە ئەمڕۆ دانیشتووی لە تەلەڤیزیۆنی کەناڵی هەشتەوە قسەیەکە دوای حادثەیەکە وڵا لە ئاڤایە ئەمە چۆن خێرا ڕای کرد بۆ ئەوێ وڵا دوای سێ چوار مانگی تر وڵا لە ڕووداوە ئەوە چییە کاکە ئەوە چ میدیایەکە ئێوە هەتانە ئەمە چه کادرێکی میدیاین ئەم هەموو دوور لە ڕووی ئێوە سەرسەری هیچ و پوچە تەنها بۆ پارە ئەم کەناڵە ئەو کەناڵەکەن کاکە بەشەریان هەیە دە کەناڵی تایسە بینیوە دە شاشە کاکە ئەوە چییە ئەو پۆخڵاواتانە من تێناگەم ڕاستی یەکێتی یەک میدیای نەماوە بتوانێت ڕایگەشتی دروست بکە گۆڕانکاری کۆمەڵایەتی بکە ببێتە سەرچاوە بۆ زانیاری دروست نییە نی کاکەژە بۆیە جیاوازی میدیای پارتیوێشێتی بریتیە لە ئاستی تەکنیک و بەرزی موچەی کارمەندەکانی کە ئەگاتە پارەی خەیاڵی هەموو پارەکەش دزیە کاکەژیان لە ئاوا دای ئەنێ مانی $1000 ئاەتێ کاکە گاڵتە نییە $1000 باش نییە یەکێتیش کادری تەلەڤیزیۆنی ئەو کورسات و ئەمە ئامانەیە مانی 500,000 ئاەتێ ئەو هەموو پارەیە هەمووی ئەدزن بۆ خۆیان بەڵام نایەن بە کارمەندەکانی خۆشیان ئەویش ڕاکە بۆ لای پارتی ڕاکە بۆ لای ڕووداو ڕاکە بۆ لای ئاوا قسەی قۆڕە تۆ ئەمانەی خۆ بەخێو ناکەیت ئاگام لە تەلەڤیزیۆنی کورسات وێنتیان پێوە کردوم نزیکەی چەند کارمەند ئازیزانی ئارام محەممەد کوڕەکەی شاناس 6 مانگ هەر پارەی نابوونێ هەر پارەیان نایەتێ ئەیدەوە کوڕیشانە تۆ دایکی ملیاردەدای دزیوە لەتیفە بەنداودەست ملیاری دزیوە باشە تۆ خۆت لوسکەلەیەشی مناڵی دوێنەی باش نییە ملیۆنە دزیوە خوشکەکەت هەر بە هەماشکردنەوەی دزیوە کارمەندێک لە کورساتە دانیشە بە خۆڕای ئیش بۆ تۆکە مەگەر کەرە چوار پێیە بەڕاستی ڕەشە وڵاخە چۆشتی وای بە کاکەجان بۆیە میدیای پارتی ئەبێ بە کەڵەگە میدیای ئێوە سفرە ئەی چۆن ئێوە پارتی ئەیلا زەلام هەیە بۆ نمونە بڕۆ سێری ئەوانەی ڕوودا و ئەوانەی ئاوا ئەوە کەزانە موچەکانیان چەنە تۆ موچەیان نایتی پارەیان نایتی هەر خۆ ئەی خۆیت و ئەیدزیت ناکرێت کاکەشتی وا بەڕاستی ئەوایە بۆیە میدیای یەکێتی ئێستا بەڕاستی پاشکۆی میدیای پارتیە میدیای پارتی ڕێکخراوترە بەهێزترە بە بەراورد بە میدیای یەکێتی ئەمەش ئەگرێتەوە بۆچی بۆ ململانەی ناوخۆیی یەکێتی کە هەمووی چاو بێتە هەڵەکەنێت باش نییە من لەم ماوەیە ئاگام لێیە پاراسن هەساوە کوڕێکەیە لە ئاوا تێڤێ باشە خزمی هینە سەلاحەدین بەهادین و ئالەم بابەتانێ هەساوە نردویانە بۆ کەناڵی هەشت وەکو جاسوس
على اساس اما تورا وكنالي هش دريك جا باراس نوايشكا زلامكيت دريكات وتهمه خطا بالي او نان كنالي هش ليش دانا بما بشي هوا دانا هو جاسوسه كنالي هش كاك هو جاسوسه تو دانا ولي صار اللي ابي شي ملفتاني هرمي ادزي ايبا بارتي بوينيري بلان ايو عقلك تناوي بوي يشيتي تنان لما مسائل ميديا ايشا برش كسي خوار دو كاكش ميديا ني وش ميديا كيو تنك چی میگه؟ تلویزیونی کورسات ناویتی دیان کردستان تیوی چیه؟ سروکی کی هبو خوش ویسان اما اوفیسکیتی لسرو یک جوری کرده بود تنها با سکس کردن. یک سیاست آوان نکری براسی کاکیش. ایلو نکری. بویا سمدی بهرنگی قصه زور جوانی هیا کاله اگر نان هیا بابا هم من بیخوین. اگر نیه بابا هم من بوده کوشی. نکری من بیم لطیفیه که او کنمونه هایلم. من بيم لتلفزيوني كورسات يا كنالي هاش إيش كم معني ب500,000 دينار باجنية وكو سوال كربجي هيجي إيش شفشش بس راكن بلان بروبري كنالك مليونير بي بو ممكن خلق كره هو خلق كرني بخوا أول شيء إيسا لتلفزيوني كورسات وكنالي هشتو أمانية بخوا لبرسالوين يكسي تي في أو بارتي بتواني يك تي في كدابني هميان أبات ولا يخوي كستر نعملته تو إيش أنا من براسي بوي أنا كوتم أقل شيء عقل به بخواه مي بقازن جي شيء بق عقل جنبه كيف خويتي من كاتا ناقجم ما بيش يتر بو بابتي شي كومالاتي يما خدمتان كبير ما زوز والجرينجا بي بابتا مسألة كومالاتي ومسألة خيزان ومسألة برودو ومسألة فيمينيزم ومسألة نازان كل شو زان زوج تيتر هم يما خدمتان بوتان باسكن خوش لساني على محمد إيتر من كاتا ناقرم بخواتنا أسبيرم أتشم بلا شوتي خوادني خومو شوتي كي باش ميدرشي بينجون وبيان ناردوم لكن قالتا كم هاني كان بين بسرمو أوينية بيادي أويو شوتي كاخو إيتر لو زيادة كاتا ناقرم رزو حرمة بوم الأكتان هي يودارم كباريز رابن أمانكم ولا حقائقا بود وصا هزارينج عليهم بخوا 1 مليون جون بدنيه 1 مليون تهمة خنا بالم 1 سنتيمتر للرأو بيلوبو شنو كان يخون باشا شناك بخليم يشيطو خواتان لقل عزيزاني آرام أحمد قاتكيش مشازة خوش ويسان وقلنا على آرام أحمد بيروزي بأوقات جوانا بلن كاك آرام براسي تو بيايكي زوزو قوزو ريكو بيكو آلم بابتاني أبي أويشن بيا بلن كاك جا كلاشي شازي شمي كلاشي هورامي كلاشي دومية چي نازان بخوا أنا أويشي بولي بيكم إتنيا ريك سلوك عشيرته خواتان لقل قرباني يو دا خباوكم